ئامادە بووین بۆ وەرگرتنی خەڵات بەسەر خوێندکارە یەکەمەکان و زۆر سپاسی مامۆستاکان مەگەم زۆر سپاسی خێزانەکانمانەکەم کە لە پشتمان بوون بوونە هەندێک بۆی کە ئێمە ئێلم ئاستی ئێستایە بین و لە کۆتایە سپاسی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و بەتاکید مامۆستاکانمان واروها خێزانەکانمان هەندێکی سەرەکیم بۆ ئێمە لەم ئاستی ئێستایە بین. بەڵێ ئێمە وەکو کەرتی 12 ڕێکخستنی خوێندکاران ئەم ڕاستین بە خەڵاتکردنی خوێندکارە یەکەم و دووەم و سێمەکانی سەرجەم ئامادەیەکانی قەزای کفری و ئامانجمان لەم کارانە بەرزکردنەوەی ئاستی خوێندکارانەوە ئەم جۆرە خەڵاتە ئەبێتەوە هاندانێک بۆ خوێندکارانی تریش کە هەوڵ بن و ئەنجامی باشتریان هەبێت. بەڵێ لە پێشووتریشا لە چەند ڕۆژی پێشترایەمە خەڵاتی خوێندکارە یەکەم و دووەم و سێمەکانی کۆلێژی کشتتوکاڵی کفری و پەیماگای هونەرە جوانەکانی کفریشمان کردووە و پشت بەخوا بەردەوامە بین